بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ، تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتی، تەلەڤیزیۆنی خۆتان، ئەبوبەکری شەریفزادەم لە بەرنامەی ئەوڕۆ لە خزمەتتانام. وتوێژێکمانە بێ لەگەڵ هەمایونی گودازگەر لە ئەندامی ڕەهبەری حیزبی حکمەتیس و ئەندامی هەیئەتی ژایی کۆمیتەی کوردستان. وتوێژ دەکەین سەبارەت بە ڕزگاربوونی کۆبانی. هەمایون گودازگەرەکە دەنگی منە بیسی لە ڕێگای تەلەفۆن و خۆشەکی بۆ تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاستان دەکەم. منی سڵام هەیە لە خزمەت ئێوە خۆتان و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. مەمنون بۆ تۆش. هەمایون گودازگەر هەر وەکو بۆ خۆت ئاگاداری بە دروست لە ڕۆژەکانی ئەوەڵی مەقاومەتی کۆبانی دژی دواکەوتووترین هێزی ئیسلامی بە ناوی داعش حیزبی حکمەتیس لە کەنار ئەو مقاومەتە و لە کەنار خەڵکی کۆبانیا ڕاوەستاوە لەم مقاومەت و ڕاوەستانەی خەڵک پشتیوانی کرد و تاو جێگای بۆی ئیمکانپەزیر بوو حتا الإمكان بە لەحاظی سیاسی و پشتیوانی ئەم مقاومەتە بوو کە خەڵک لە کۆبانی کردیان. هەروەکو ئاگاداری ئەلان تقریبا 6 ڕۆژ لەوە پێش دوای 134 ڕۆژ مقاومەتی هەموو خەڵکی کۆبانی ژنان و پیاوان و لاوان دژی کۆنەپەرستترین هێزی ئێرتجاعی ئیسلامی سەرمایە مقاومەتیان کرد و دوای 134 ڕۆژ یعنی 6 ڕۆژ لەوە پێش توانیان ئەم شارە ڕزگارکەن. تۆ ڕزگارکردن و لە سنگدەرهێنانی کۆبانی لە دەستی ئەم کۆنەپەرستانە چۆن دەبینی و هۆکان و دەلیلەکانی چۆن ئەرزگاریەکەی؟ پێش هەموو شتێ بڵێم هەموو ئینسانێکی شرافتمەند و ئازادیخواست لە ڕزگاربوونی کۆبانی و سەرکەوتنی مقاومەتی تێکڕاو دەستە جەمعی ژنان و پیاوان و خەڵکی تێکۆشەری ئەو شارە شادمان و خۆشحاڵ بوو و منیش لێرەوە شادمانی خۆم هەر وەکو حەزبی حکمەتیست لە دەرەبڕم و پیرۆزبایی ئەەکەم لە تەواوی ئەو بنیادەمانە وا لە ئەم زیاتر لە چوارمانە بڕیان لەگەڵ مقاومەت و بەرامبەرکردنی کۆبانی بەرامبەر بە هێزی ڕەشی داعش لێدا. بە تۆری واقعی ئەگەر تەواو دنیا شاهد بوون و بینەرانی ئێوەی سەر دەرفەتحەر مقاومەتی کۆبانی بوو بە شەڕ و ململانەیە بین ارتجاعی ئیسلامی و مشخصاً داعش و شارێکی بچکۆلە لە واقعا کە عیبارەت بوو لە کۆبانی بۆ دفاع لە موجودیت و لە زندگی ئینسانی ئەو خەڵکە لە ئەو شارە. ئەگەرچی کۆبانی من باسم کە شارێکی بچوک بوو بە ئەو کەسانە کەتیا ئەژیان، بەڵام تەواوی دنیا لە سەطحی بین المللیە بەتایبەت لە خاوەنمیانە و لە ئەوروپا بوون بە هاودەم و بوون بە هاوسەف و بوون بە هاوخەمی کۆبانی. لە نەتیجە ئەگەر بە دروستی باسی بکەین ئەمە ململیانەی و شەڕێ بوو لەبین بنیامی دنیای ئازادیخواز و دنیایەکێکە بۆ ئینسانیەت و بۆ مانەوەی سەرفی ژیانی مەدەنی لەلایەکەوە وێسا و بەرامبەر بە هێزێکی ڕەشی ئیسلامی سیاسی وەکو داعش. هەر بۆیە ئەم سەرکەوتنە ئەگەرچی بەر لە هەموو شتێک ئومێدێکی دا بە مناڵی ئاوارەی کۆبانی کە بگەڕێنەوە بۆ ماڵەکەیان، ئومێدی دا بە پیرەپیا و پیرەژنی کۆبانی کە لەژێر دەرخ و نایلۆن گوادارین کە لە مەرزی تورکیە و لە لوبنان و لە فڵانان نەمێننەوە، ئەگەرچی ئومێدی دا بە ژنان و پیاوانی مسەلح کە سەرکەوتوانە بێنەوە ناو شارەکەیان. بەڵام من وازانم لەوە واوەتر و فەراتر موفقیەتێک بوو لە سەراسەری جیهانە لە دنیای ڕەشی ئیمڕۆژی تحتی حاکمیەتی سەرمایەداریە بەرامبەر بە جەهل و خورافاتێکە لە خاوەنمیانە هاتووە سەرمەیان و خەریکە زندگی مەدەنی جامەعەت هەلیدەکە. بەنظر من ئەم دەستاوەردە شتێکە ئەبێ تەواوی ئەو کەسانە کە لە خیابانەکانی ئەوروپا، لە خیابانەکانی تاران و لە خیابانەکانی سلێمانی و لە شارەکانی تورکیا گیرانیان بۆ داوخۆینیان بۆ ڕەش، ئەشێ هەموو ئەوانە ئەم دەستکەوتە هەر وەکو گلێنەی چاویان بپارێزن و ماڵ بە ماڵ و کۆڵان بە کۆڵان بیبن و دەخێتر بڵێن ئەها دیتان حتا لە دڵی ئەم شرایەتە ڕەشا خەڵکی یەکگرتو، خەڵکی هاودەم، خەڵکی یەک پارچە ئەتوانن لە مەدەنیەتی خۆیان دەفاعکەن، ئەتوانن لە شاری خۆیان
بەڵێ زۆر سپاس هەمانی گودازکەران وەکو خۆت ئیشارەت پێکرد کە لە هەموو دنیا و بەتایبەت لە هەموو وڵاتانی ئوروپا خەڵک پشتیوانی و هاوخەباتی و دڵگەرمی و خلاصە دڵەتەپەیە کە بوویان بە دفاع لە کوبانی و لەگەڵ خەڵکی کوبانی دەربڕی لە ئابعادی ملیۆنیە. ئەگەر چاو لێ بکەین زۆر مقاومەت و مبارزە لە بینی دەوڵەتەکان و ئەحزاب و ئۆپۆزیسیۆنە هەمیشە بووە لە زۆربەی بەتایبەت وڵاتانی ئاسیایی و خاوەرمیانە. تۆ پێت وایە هۆی ئەم هەموو پشتیوانیە گەرمە لە کوبانی دژ بە داعش بۆ چی ئەگەڕێتەوە؟ دەلیلی چی بووە کە ئاوا لە ئابعادی ملیۆنیا و لە سەراسەری ئوروپادا ئەم پشتیوانیە لە خەڵکی کوبانی شکڵ بگرێت؟ من سێ موردم لە زەندا هەیە کە بە نەزەری خۆم هۆی ئەم سێ موردە لەوانەیە ببێت. بەڵێ فەرموو. یەکێکی ئەوەیە کە خەڵکی کوبانی بە ئیتحادی خۆیان و بەتایبەت لە مانەکانی ئەوەڵە سەرنجی بەشەریەتی ئازادیخوازیان بۆ لای خۆیان ڕاکێشا، یعنی ئەو ئیتحاد و لێبڕاویە کە بوو بە نەزەر من ئەمە شتێ بوو کە ئێمە ماوەیەکی توولانی بوو کە لە خەڵکێک لە منتەقەیەکی خاوەرمیانە نەماندی بوو، ماوەیەکی زۆر توولانی بوو. پێشتر بە قەوڵی ئێوە تاریخ شتی وای بەدەستەوەدا بوو، بەڵام لە دنیای ڕەشی ئیمڕۆ کە سەرمایەداری بۆ مەنافعی خۆی هیچ ملاحظەیەکی ئینسانی و منافعی ئینسانی لە بەرچاو نەماوە و لە خاوەرمیانە هەر وەک خۆتان هەموو کەس دیویە خەریکی سازکردنی ئەم دەست و ئەو دەستەی جانەوەری ئیسلامی عەلەی بەشەریەت ئێمە دیمان خەڵکی هاتنە دەم و وەستان. خودی سرفی موجودیەتی ئەم ئیتحادە و ئەم مقاومەتە متحدانە ئەمە یەکێک لە هۆکارەکانی بوو کە مەردەمی هاوردە پستە کوبانی. یەکێتر لە ئەوانە ئەوە بوو کە ئەم هێزە بەرامبەر بە هێزێکی ڕەش بێڕەحم کە لە بەرچاو دووربینەوە لە بەرچاو مناڵەوە خەریکە خەڵک سەر ئەبڕێت شایعە نییە. پێشتر لەوانەیە یەواش یەواش لە بیری بەشەریەتی متەمەدن چوو بووەوە کە سەربڕینیانێکی حتا مریشک سەربڕین مناڵێ ئەترسا، حتا حەیوان سەربڕین مناڵێ ئەترسا و گەورە ئەیان مناڵەکە نابێ بیبینێ و زۆر شتر. ئەم هێزە ڕەشە هات بە تەواوی مەنتەقا بە وەحشیگریەکی بێوێنەوە کە شاید هەر لە داستانی خودی قبایلی ئیسلامیە بیستی بێتمان تازە ئێمە بۆ مەیدان و بەدەنیەتی ئەو جامعەیە هاورد تهدیدی کرد. یعنی ئەمەوێ بڵێم کە دومین شتێکە بوو بەعی سەمپاتی و لایەنگری دنیا ئەوە بوو کە وەکو دەورانی فاشیزم ئەم مقاومەتەی کوبانی بەرامبەر بە هێزی داعش بوو. لەوانەیە ئەگەر بەرامبەر بە هێزێکی تر وایە، لەوانەیە بەرامبەر بە هێزی مەسەڵەن بەقسی پێشوو وایە، بەرامبەر بە هێزێتر وایە، لەوانەیە ئەوەندە نەفرەتی لەنێو خەڵکە بەرامبەر بە داعش و پشتیبانی لە کوبانی جەم نەکردایەتەوە. سێوەمین فاکتۆری وا من خۆم وازانم هەیە ئەوەیە کە لە ئەم شارەچکۆلەیە ئاداب و ڕسوم و قوانینێ دامەزرا کە بۆی تۆزێ بۆی ئینسانیەتی لێ ئەهات، بۆی ئەوەی لێ ئەهات کە مناڵ نابێ کارکە، مناڵ نابێ ئەسڵ هەڵگرێت تا 18 ساڵ و لە سەرەوەی گشتیانەوە عیبارەت بوو لە بەشداری ژنان لە خودی کوبانیە کە ماوەیەکی زۆر توولانی ئێمە نەماندی بوو و شاید خاوەرمیانە ئەسڵن بەخۆیەوە نەدی بوو لەناو دەوڵەتهای ئیسلامیە کە ژن لەوێ پا بەپای پیا و حەدوەها کە هەموومان دیمان بە سەدانجار حتا فەراتر و واوەتر لە پیا دەخاڵەتی بێت لە ئیدارەی جامعە و لەبەرەوەی گشتیانەوە لە شەڕی مۆسەلەحانە و جێگە و نەخشەی خۆی بە ئیسلاح بدۆزێتەوە. بە ئەنازەی کۆرە تەبلیغات، ملیۆنە تەبلیغات، هەزاران سەعات تەلەڤیزیۆن و رادیۆ تەبلیغات ژن بە پێ خۆی هات خیابان و سابتی کرد کە لەگەڵ پیا و بەرابەرە. ئەمیشە هۆیەتری بوو بۆ ئەوە کە کوبانی وەکو چرایەک لە دەهەی قەرنی 21 لە ئەو مەنتەقا و لە ساڵەکانی 2014 تا ئێستاش 2015 وەکو چرای بدرۆشێتەوە و مەردم تەماشای بکەن و افتخاری پێوە بکەن. هەمان گودازگەر جیان لە مقاومەت و ڕاوەسان و بەعام بەشداری خەڵکە لە ماڵ و زیندگی خۆیان دفاعیان کرد عەلەی داعش. ئایا بەلەحاظی نێزامی و خەڵک خلاوەڵە وا نەبوو کە بەرتەری نێزامی و بەئیسلاح ئەسکەریان بەسەر داعشا ببێ و ئەمە باعث بێ؟ ئایا وەختی ئەمە زەعیفترا زۆربەی ئەم سەرکەوتن و پیرۆزیانە کە بەدەستیان هێنا پێت وانیە هەرەگەڕێتەوە بۆ ئەم ئیتحاد و یەکپارچەیی و دیفاعە کە خەڵک هەموو بە یەکۆیکەن؟ قەتعەن وایە، قەتعەن فاکتۆری ئەسڵی خۆیانن. هەروە من لە قسەکان
تەلەڤیزیۆن کە دروسە پەڕ بەپەڕ ئەم سێ چوارمە ئەم چوارمانە مبارزەی خەڵکی متحەد عەلەی داعش بووە بەڵام پێشتریش ئەوان چەندین جار هەم ئەوان هەم هێزە ئیسلامیەکانی تر هێرشیان کرد بۆ سەر ئەو مەنتەقە و مشەخصەن ئەو شارە بەڵام خەڵک و ژنان و پیاوان ئەوانیان خست بۆ دواوە یعنی ئەتوانم بڵێم کە ئەوان لە شەڕ و هینێکی یەک ساڵە زیاد پێش ئەم چوارمانیشە نیشانیان دابوو کە مسەممەمن کە لە شارەکەی خۆیان دفاع بکەن و متحەدانە چوونە بەرەوە خودی ئەم اتحادە ئەو شتە بوو کە دوشمنەکان لێ ئەترسا کە داعش لێ ئەترسا و ئیسا ئەڵبەتە زیاتر لێ ئەترسی بەڵام تەنیا ئەمە بۆی سەرکەوتنەکە نییە من نەزەرم وایە کە پشتیبانی بینالمللی ئەو قووەتی قەلبەی کە ڕەزمەندەی کوبانی مبارزی سیاسی و نظامی کوبانی بووی بەرابەرەوە کردو وەختی بیستیان کە لە شارەکانی ئوروپا لە شارە گەورەکانی خاوەرمیانە مردوم هاتنە سەمەیدان وەختی دیتیان کە ماڵی کرێکار خەریکە پۆشی لە شیر مناڵەکە ئەگرێتەوە ئەڕۆت لە سنا خەریکە بۆ سنجان و بۆ کوبانی خەریکە یارمەتی جەمەکاتەوە سلۆکیان دانەوە خەریکن مێزیان دانەوەی چت بۆ ئەکەنەوە ئەمانە بوو بە باعث ئەوە کە زیاتر هامیان بدات و زیاتر مسەمەمیان کا لەسەر ڕێگەیەکە خەریکن ئەڕۆنە بەرەوە ئێوە لە مساحەبە و لە حاضربوونی ئەو ئەفرادی مستەلح و مبارزی کۆبانیا لەم تەلەڤیزیۆنانە ئەتاندی کە ئەیانوت کۆبانی شکست ناپەزیرە قەتعەن مەجبوریان ئەوە نەبوو کە بە کەڵەشینکۆفەوە ئەکرێ بەرامبەر بە ئەو هەموو تەجهیزاتی داعشە بوەستی ئەساسەن و شاید بەشێکی زۆری عیبارەت بوو لە ئەوە کە کوبانی تەنیا خۆی نییە و تەواوی دنیای لە پشتە کوبانی تەنیا نییە بوو بە شعاری ئەم سەردەمەی ئەم دوو ساڵەی 2014 و 2015 کە هەموو مناڵێکیش بیستی بەڵێ هەمان گودازگەر هەر وەکو ئاگاداری ئەمە پەیامێکی خۆش بوو دەستکەوتێکی زۆر گەورە و باش بوو بۆ خەڵکی کۆبانی بەڵام هەر وەکو ئاگاداری شەوی ڕابردوو جومعەی ڕابردوو هێرش کرایە سەر شاری کەرکووکیش ئەڵام تۆ ئەوزاعەکە بە عام جیا لەمەی کە کوبانی ڕزگار کرا ئەوزای کوردستان و حضوری داعش و هێرشکردن بۆ نقاتێکی تر لە کوردستان ئەوزاعەکە بە کولی چۆنە بینیت؟ من پێم وایە داعش زەربەیەکی ئەساسی خواردووە و ئەویش عیبارەتە لە ئەوە لە سەفاراییەکە کە داینابوو بۆ خۆی و ئەڵبەتە بە نۆعی یارمەتی تورکیە و بەعضێ لە دەوڵەتانی مەنتەقە کە بتوانێت سەرکەوێت لەوێ شکستێکی گەورەی خواردووە ئەمە شتێکە کە کەس ناتوانێت بڵێ وانیە و ئەمە شتێکی مشەخصەوە حتا خۆیان دنیایان پێیان ناوە لەناو خۆیان لە بەعضێ اختلافی لەسەر ئەوە وجود هاتووە ئەوەی کە لە شوێنێکەوە ئیسەرەوە و کەرکووکەوە باسان کرد حەمڵەیان کردووە تقریبا ئەتوانم بڵێن یەکێک لە تاکتیکەکانی هەمیشەیی داعش بووە وا بەداریتان لەلایەن لە مەنتەقەی عەرەبستان و نەرف عەرەبستان و ئەمانیشەوە حەمڵەیان کردووە بە یەک شوێن دوای ئەوەکە کوبانیان لەدەست گیراوەسەوە ئەمە تاکتیکێکی ئەوان بووە وەختێکە لە دەوروبەری بەها زۆریان بۆ هات نیرۆکانیان کشانەوە بۆ شەیەکە لێنەوە دەستیان پێ کرد من پێم وایە کە لە عموم ئەلا ڕقم
ممنون. خودی شارت پێکرد بەرحاڵ لە کەرکووکە مشەخەسەن کام حەملە کراوە خەڵکی کەرکووک و بەعام خەڵکی کوردستانیش تەجاروبی کۆبانی ئەبینن. هەروەکو ئاگاداری وەختێم حەملە کرا بە کەرکووک دوێشە من بۆ خۆم چاویشم لێ کرد هەموو بەیسان نەسلی جوانان سەفیان بەرسبوو کە تا دوێکە کە تەوەجۆیان ناکریا بۆیان ئەهمیەتی نەبوو هەموو سەفیان بەرسبوو کە ئەسڵحا بگرن و شان بەشانی ئەو هێزە نیزامی کە کەم یا زۆر چەندێک لەوێدا ئەینی وەکو خەڵکی کۆبانی دفاعکەن لەم شوێنانە. بەهەرسوورەت سوالەکەم ئەمەدا ئەمە وەکو تەجاربێ ممکنە خەڵکە بەکاری بێنن بەڵام تۆ تەزمینی ئەم سەرکەوتنە مشەخەسەن لە کۆبانی کە نەگیرێتەوە یا ئەم جۆرە لە شارەکانی کوردستان بە حەملە لەلایەن داعش و داگیر نەکرێ تەزمینی ئەم سەرکەوتنە گەورە کە مشەخەسەن لە کۆبانی و بەدەساتوە لە گرێوی چی ئابینی و چۆن ئەتوانن خەڵک ئەم دەستکەوتە گەورەیە حیفز بکەن؟ من پێم وایە ئیدارەی جامعان و جەمعکردنی ئەو ئەزمونانە کە مقاومەتی کۆبانی بووی زۆر مهمە. پێشکەوە ئەکرێت ئەم دەرسە لە کانتۆنەکانی تری تورکیە کوردستانی تورکیا بازم تکرار بێتەوە و ئامادەجی متحدانە و مستەدەحانەی مردم بۆ هەر هێرشێکی تری داعش ئەبێ هەر لە ئیسەوە ئەمە بەرنامەڕێزی و گەڵاوەڕێزی بۆ بکرێ. ئەمە یەکێک لە مەسەلە مهمەکان. هەر وەک من باسم کرد مەسەلەی تر هەیە عیبارەت لەوە کە ئەم مردمە ئاوارە ئیسە گەریکیانە چی پێ بکەن. ئێستا ئایا بە ئەم زستانە کە مناو و گەورە و بچک لەنێو قڕ و لەژێر نایلۆنا خەریکن ئەژین ئەمانە چۆن ئەگەڕێنەوە ناو ماڵ و ژیانی خۆیان. بۆ ئێمە هەمومان ئەیبینین کە شارەکان یەک تیکە خاکە شارێ نەماوە ماڵێ نەماوە خیابانێ نەماوە دوکانێ نەماوە جێگەی ژیانێ نەماوە. ئەمە بە نەزەر من گەورەترین چەلەنجەکە ها لەبەر ڕێگەی ئەو کەسانە وا فعالی سەرکەوتنی کۆبانی. ئەمە یەکێک لەو شتانە یعنی جوابدانەوە بە ئەمە و تا ئەنازەیەک کەمکردنەوەی لە دەرد و مەینەت و مەحنەتی خەڵکێکە ئاوارە بوون یەکێک لە ئەو تەزمینانەسە کە ئەتوانێت خەڵک دڵخۆشکا بە ئەوە کە ئێمە مقاومەتمان کرد دەستمان خۆش بێت ماڵمان ڕووخا بەهەرحاڵ شتێترمان بەدەست هاوە بلاخەرە بێخۆت نەبوو کە ئاوارە بووین. ئەگەر جواب بمە بدرێتەوە ئەمە یەکێک لە تەزمینەکانیە بۆ ئەوە کە مردم هێشتا هەر وەکو جاران پشتگەرم و متحەد لە پشت مقاومەت کۆبانی بمێنەوە. یەکێتریشی عبارەتە لە پشتیوانی بینالمەلەلی هێشتا لە کۆبانی هێشتا تەواو نەبووە. کۆبانی ئازاد بووە وەلێ شارێکی وێرانکراو ئازاد بووە. لە نەتیجە تەواوی ئەو کەسانە وا خۆیان بە لەباری ئینسانیەتەوە بە پشتیوان و بە ئەو کەسانە زانی کە حەمایەتیان کرد لە کۆبانیەوە لە نەهادهای جۆر بە جۆرەوە لە تەواوی سازمانگەر ئینسان دۆستەوە هێشتا وەزیفەمان تەواو نەبووە و بۆ ئەوە کە بتوانین ئەم مەسەلە مهمە کە عیبارەتە لە سەقامکردنی گیرکردنی مەدەنیەت و زندگی عادی بە کۆبانیە ئەو بینەبەرەوەی هێشتا ئەم وەزیفە تەواو نەبووە. ئەمیشە یەکێکتر لە مەسایلێکە کە ئەتوانێت بۆ ئەوە کە خەڵکی پێ دڵگەرم بێت و تەزمینی کە ئەم سەرکەوتنەوەی کۆبانی ئەتوانێت تەسیری هەبێت. لە گشتی مهمتر ئامادەگی نظامی و ڕەزمیەکەکە وا ئەشێ هەر لەناو خودی کۆبانیە قەتعەن ئەبێت کە قەتعەن دیارە ئەوان لە ئێمە زۆر با تەجروبەت و کەڵکیان لە ئەم ماوەی شەڕی خۆیانە وەرگرتووە ئەزانن ئەویش ئەوەیە کە هێشتا شەڕ و حتا حەملەی نظامی داعش هەرچەند کە چەندین دێهاتی دەوروبەری کۆبانیش گیراوەسەوە بەڵام هێشتا تەواو نەبووە و ئەبێ و ئامادەگیە وشیاریە ئەبێ هەر بێت. وەلێ لەسەرەوەی هەموویانەوە دەخاڵەتگەری دموکراتیک و ئازادانەی خەڵک بۆ بەڕێوەبردنی تەواوی ئەم مشکلاتە یەکێک لە ئەو مەسایلە مهمانەسە. بە ئیزافەی ئەوە پوچاکردنەوەی پیلانی بەعض دەوڵەتهایە کە لە دەوروبەرە حەز ناکەن بە ئەم سەرکەوتنەی خەڵک ئەحساسەکەن کە جبهەی مقابلیان سەرکەوتنی بە وجود هاوردە مشخصەن دەوڵەتی تورکیا و دەوڵەتەکانی تر دەوڵەتی ئێران دەوڵەتی مەرکەزی ئێران کشوەرگەرە غەربی کە لە ئەم نمونەی موافقەت و سەرکەوتنە لەوانەیە ڕقەبای داهاتووی خۆیان ببینەوە و بە وشیاریەوە لەباری سیاسی و تماشایکردنی ئامانە و بە ئیسلاح فری لە خواردن بەرامبەر بە موازنەیەکی سیاسی کە ئێستا لە مەنتقا هەیە ئەمانە هەموو شتگەرێکن کە دیارە بە وردی کاری ئەو کەسانەیە کە لە نزیکەوە سازماندەر و ڕێبەری ئەم جوڵانەوە مقاومەتە مەسەلەحانە بوون. زۆر سپاس هومانی گودازگەر بۆ بەشداری لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆوە بەهۆی کەمی وەخت هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامە. زۆر سپاس.